لە 1970 تقریبا سەرداویەوە دەستکەوتووە کە لە ڕێگای پیسبوونی ئاوە بەهۆی کارەساتی ئەو لافاو و بارانە زۆرەی چەند ڕۆژی ڕابردوو و ئێستا سەرقاڵیەوەن کە ڕێگا چارەکان و چارەسەرەکان بکرێت بۆ هاوڵاتیانی سنووری خۆشەویستی قەزای شارەزور. بەڵێ چەندین هۆکارە، هەر یەک هۆکار نییە، چکە تۆ مەشروعی ئاوی ئەم شارە مەشروعێکی کۆنا جگەل لەو معاناتانەی کە فەرمانگەی ئاوی قەزاکە هەیەی بە تاکید تاسیری هەیە وەزای دەنوەکووتمانە و لافا و کارەساتێکە لەم چەند ڕۆژی ڕابردووەشا دروست بوو ئەویش هۆکارێک بووە کە خێراتری کردووە مەوزوعەکە بە دڵنیاییەوە ئێمە کەم و کوڕیمان هەیە لەوەی کە دەتوە بڵێن ئیمکانیت بەو شێوەیە نەبووە کە تۆ بتوانی مەشروعێکی ئاوی تازە دروست بکەی لەم قەزایە حتمیان مەشروعەکە ماوەیەکی زۆر و ساڵانێکی زۆرە بەسەریان ڕۆیوە بۆیە تووشی و حاڵەتانە شەبیت. بەڵام بەیانی بەڵێ 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 خەرباڵ خەرناوە زۆر زۆر بێ ئەندازە خەرەباڵ خارەوەڵە داواکاریتان چی؟ وەڵاهی هیچ چی بکەین داواکاریمانە ئاوەیە ئەڵێ پەیوەندی بە ئاوی خواردنەوەکەوە هەیە ئیتر ئایم ئاوە هۆکارە بۆەوە هەرەوەڵا لەکەیەوە وەڵا لەم شەوە بەڵێ دەوتێ بەهۆی پیسی ئاوەکەوەیە واللهی وایم بڵاو کردو نازانم بەس پۆستیان کرد لە فەیسبوک وتیان ژاراوی بوو ئاوەکەیتە نازانم تەندروستی ئێستا چۆنەیان ئەم شەو ڕشاونە تۆ هەردووانەوەش و ئەمیش ئەسش حالێنە ڕژینیانێ ڕشانەوەیانێ و ئازاری ناوسیشانەیە بەڵێ ئارەوەڵا توش ڕشانە بووە و لە دوێنەوە وای ئارەوەڵا ئەوترێ بۆ پیسبوونی ئاوەکە گەڕێ وڵای شمولەکە ئاوەکەوی ئارەوەڵا هەیە مناڵی تر توش بوو بێزانیاری بەبێ ئارەوەڵا دراوسێمان 6 حەوت کەڕۆژیاوەتە مناڵەکەی ئارەوەڵا